بەڵێ دیارە من ێستا لە لەقیەکێتی ژنانی سۆران لەقی سۆران من بۆ زانیاری زیاتر کە ئەمڕۆ ئەم لە قەویسیانە ساڵاکێک لە نەخۆشخانەی لەدایک بوونی سۆران ئەنجام بدەن دیارە ڕێگریان لێکراوە من ئەسمە لای شەمامخان ئەگەر هەستە سەر پێ سڵاوت لێ بێ ڕۆژی هەشتی مارسشتان لێ پیرۆز بێ ئێوە ئەمڕۆ بەنیازی ساڵاکێک بوون هەروەها ئەو ڕێگریانە چی بوون کە لە ئێوەکرا لە نەخۆشخانەی لەدایک بوونی سەرەتا من ئەوڕۆ پیرۆزبای خۆم بەبوونەی هەشتی مارس و ڕۆژ جژنی جیهانی ژنان پیرۆزەکەم لەسەر جەم ژنانی جیهان بە تایبەتی لە ژنانی کوردستان ئەیکەم بە چ بکە گوڵێکی نێرگس ئەیدەم لە خەیدایەکی شەهید و خوشکی شەهید و دوو خێزانی شەهیدەکان هیوای یەکسانی و سەرفرازی بۆ هەموو ژنانە خوازم ئەمە وەک لەقی ژنانی سۆران ویستمان ئەوڕۆ چەند نەمامێکی بنێژین لە زۆربەی نەخۆشخانەکان وەک نەخۆشخانەی ئاشتی نەخۆشخانەی گشتی ڕەواندز نەخۆشخانەی لەدایک بوون وتمان چەند نەمامێک ئەچینین ئەو نەمامانە کە هێمای ڕەمز و ژیان و هێمای تەمەنە و هێمای بەختەوەریە و پێکەوە ژیان و ژینگە دۆست و ژینگە سەوز بکەین و بەڵام بەداخەوە لەلایەن نەخۆشخانەی لەدایک بوونی سۆران ڕێگریان لێکردین شەو 12 شەوێ پەیوەندیان پێوە کردین کە ئێوە بۆتان ڕێتان پێ نادرێت لێرە دار بچین و هۆکارەکەی چی بوو؟ وڵایەتە نازانم هۆکارەکەی مەخەم هۆکارەکە ڕۆن و ئاشکرایە کە دەسەڵاتدارە لە سنوورەی ناوێت کە سالاچی هەبی و لە خۆی زیاتر و هۆکارەکەی منەر ئەیگەڕینەوە بەوەی و گەنایی هۆکاری دیکە ینی پێتان وایە هۆکارەکەی وێکەوە ڕێکخراوێکی یەکێتی نیشتمانی کوردستان دامتانەکە بۆیە نەخۆشخانەیەکی حکومیە ڕێگری لێکردن کاک عەبدوو ئەمە پێم وابی هەموو کەس وازحە یعنی ئەمە ڕاستەکەی ئەمە یعنی ئێچێتی نیشتیمانی کوردستان دەحمن ئەکە بەڵام ئەمە بتەوێ و نەتەوێ ئەمە ڕێکخراوەکی سەربەخۆینە ئەمە ڕێکخراوەکی حیزبینینە ڕێکخراوەکی سەربەخۆینە ئەمە ینی قەت پابند نەبووینە بە ئەوەی حیزبی وەکە حیزب ئەمە دەستکەلای حیزب بین یان گۆچانی حیزب بین حیزب لە چێ پێویستی بەمە بی ئەمە بنێری بەوەی ئەمە ڕێکخراوەکی سەربەخۆین و سەربەخۆش شەکەین و سەربەخۆش کار و چالاکیەکەین پێم وانییە هیچ ینی ئەمە لەبەر هەر حیزبی بەڵام نازانم ینی هۆکارەکەیان پێنەگوتی دەستخۆش پیرۆزە و ڕۆژی هەشتی مارس زیارە وەک شەما محەممەد بەرپرسی لەقی سۆرانی یەکێتی ژنان ئاماژەی بەوە کرد کە لە تەواوی نەخۆشخانەکانی سۆران ڕەواندز ئاشتی ڕێگەیان پێدراوە ساڵاتی بکەن بەڵام لە نەخۆشخانەی لەدایکبوونی سۆران ڕێگەیان پێنەدراوە هەرچەندە ئەو وتی کە تا ئێستا نازانین هۆکارەکەی چیە کە ڕێگەمان پێ نادرێت دەگەڕم من عەبدوڵ سڕان دەگەڵمە دەڵگەلێکی سپاس